کۆمەڵی خەڵک پیا بوونە جنۆکەیان هەیە باشە قورئانە خوێننە سەر خەڵکە على اساس ڕوقەی شەرعی بۆ خەڵکە خوێنن و ئیتر ئاویان پێفرۆشن و خوورمایان پێفرۆشن و ئاوی زەعفەران و ئەم شتانی کەوا باسەکرێت خەڵکێکەیە هیچ کێشەیەکی نییە بەڕێزە دڵتونوویەکی لەگەڵایە سەریەشەیەکی لەگەڵایە گومانی ئەوەی لێکرێت کە سەحری لێکرا بێت باوەڕتان هەبێ بەڕێزە خەڵک هاتووە بۆ لای من هیچ کێشەیەکی نەبووە تەنها لە ڕووی دەرونیەوە تۆزێ ماندوو بووە تۆزێ بێتاقەت بووە چووە بۆ لای ئەو کەسە جنۆکەی هەڵداوەتە ژگانیەوە باشە لەو کاتەیە خوێندوێتە سەر یەکێکە جنۆکەی هەڵداوەتە گیان هەردووکیانەوە باشە کە سوکارەکەی وا تێگەیانەوە سەیری کەنەها چۆن گیانی لەرزیە چۆن هاوار ئەکات چۆن لە خۆی ئەدا دوای ئەوە 150,000 لیان سەنیوە جنۆکەکەی لە گیانی دەرکردووە طبعا ئەمە جنۆکەی خۆیەتی ئیشی پێیەتی دوای ئەوە ئۆتۆتی فلانە ڕۆژە ژوەرەوە بۆ لام 2 هەفتەی تر وەرەوە بۆ لام کە هاتۆتەوە بە هەمان شێوە جنۆکەکی کردوتەوە گیانی بۆیە وریابن من ئەم تکایە لە خوشکان و برایانی خۆمەکەم بە هیچ شێوازێک مەڕۆن بۆ لای هیچ مامۆستا و شێخ و سەییدێک ڕوقیەتان بەسەرا بخوێنێت ئیلا مەگەر حاڵەتێک دروست بێت ئەو حاڵەتە بۆ نە حاڵەتی بورانەوە بێت حاڵەتی لە هۆشخۆچوون بێت کە ئاگای لە دنیا نامێنێت هاوار ئەکات ئەمە دیارە مەسروعە ئەم کەسە و سحری لێکراوە یان بەسی شەیاطینی لەسەرە ئەمما حاڵەتێکەوە تۆ تەنها دڵسەغڵەتیەکە دڵتونیەکە خەوی ناخۆش ئەبینیت سەریەشە و قاجێشەیەکە ئەمانە زیاتر پەیوەندی بە تەندروستی خۆتەوە هەیە نەک پەیوەندی بە سحر و ساحیر و جادو ئەو شتانەوە هەبێت بۆیە ماڵی خۆتان بەدەستی خۆتان کاول مەکەن بەدەستی خۆتان گڕ لە ماڵی خۆتان بەرمەدەن بۆ ماڵی خۆتە سوتێنی بە قوربان یعنی هەیە مجریمە ئەم ئیشەی لەگە خەڵکا کردووە بۆیە تۆزێ حاڵەتێکی دەرونیت بۆ دروستە بێت یعنی بۆچی پەنا ئەبەی بۆ لای خەڵک پەنا بەرە بۆ خوای گەورە قورئان بخوێنە کاکە قورئان بخوێنە دوعا بکە ئەستەغفر الله بکە بڕۆ بۆ لای یەکێ دەردەدڵی لەگەڵا بکە مامۆسایەکی بەڕێز هەنی قسەی باشت بۆ بکە بۆیە باوەڕتان هەبێ بەڕێزان کۆمەڵێک هەیە بە ناوی دینەوە سەحر لە خەڵکەکەن بە ناوی دینەوە جنۆکە هەڵەدەنە گیانی خەڵکەوە ئەبێ وریابن نەچن بۆ لای ئەو کەسانە من ئەمە لەبەرخوا پێتانەڵم لەبەرخوا پێتانەڵم کەیفی خۆشتانە بە قسە مەکەن خۆتان قانجاز دەکەن بە قسەم ناکەن خۆتان زەرە دەکەن بەڵام خوای گەورە ئەفەرمێ ئیذا سألك عبادي عني فإني قريب کاکە ئەو قورئانە لە ناو مۆبایلەکەتا هەیە خۆ دەتوانی بیخوێنیت باشە خۆت ئەتوانی گوێی لێ ڕاگریت بۆ دەی بۆ لای ئەڕێی بۆ لای خەڵک بۆچی ینی پارە ئەدەی بە خەڵک ئەم پارەت دۆزیوەتەوە کاکە گیان ئەخە ئەم پارەت دۆزیوەتەوە وەڵام مامۆستا فڵان ئەڵێ سحرت لێکراوە بەچێ زانێت سحرت لێکراوە بەس پێم وڵێ بەچێ زانێت والله هەر لە خۆیەوە واڵێت ئەوەی سحری لێ بکرێ بە ڕێزان ئەمە نیشانەکەیەتی تەنها 10 دقە تەنها 5 دقە گوێ لە قورئان بگرێت ئەم کەسە تووشی سەڕع بێت ئەبورێتەوە هاوار ئەکات لە خۆی ئەدات لە هۆش خۆی ئەچێت هەر کەسێ بانگ بدا بەسەریە ئەم کەسە لە هۆش خۆی ئەچێت خۆ گاڵتە نییە بەڕێزەکەم والله خەوی ناخۆشە بینم هەمومان خەوی ناخۆشە بینین ژیانەکە وا ناخۆش بۆ وا ناڕەحەت بۆ ئەنواع و ئەشکاڵی شتی ناخۆشە بینیت تۆ بینیتە ئەو مەشەدەی لە سووریا بڵاوە کرێتەوە تۆ ڕۆژانە سیری ئەو مەشەدانەکەی شەوانە چۆن شتی خراپ نایە بە مێشکتا چۆن خەوی خراپ نابینیت بۆیە یعنی تکاتان لێکم لەبەر خوای گەورە مەچن بەخوا زۆربەی هەرە زۆریشی ژنەها ئەم جارە ژواڵم زۆربەی هەرە زۆریشی ژن ئەم ئیشاکات پیاو نایکا ڕاستیەکەی ناوەڵە باوەڕتان هەبێ ژن هەیە من گەڵک وتۆتی مامۆسا ئەم ژنەی من 11 ساڵە هاتوچۆی ئەم 11 ساڵە ئەم هێنێ بۆ لای ئەم مەلا ئەو شێخ و ئەو سەیدە پارەی پێم نەیشتووە قەرز دەکەم خەریکە خانۆکە فرۆشم خەریکە سیارەکەی ژێر مەفرۆشم باشە ئیسفادەی نییە ئەڵێ ئەم مەلا نا ئەمە باش نییە ئیسفام لێ نەکردووە بە زمانی خۆ ئیسفایم لێ نەکردووە ئەڵێن دانێکی تر هەیە لە فڵان شوێن ئەڕۆین بۆ لای ئەوی 6 جار ئەمان هێنێ و ئەمان با ملیۆنێکیش دە و سەرفەکەم تێگەی ئەنجا بۆ دانەیەکی تر بە قسەیان مەکەن پیاو بن بە قسەیان مەکەن و تەواو بڕایە چییە خۆشێت نابێت خۆی ئەوەنە غەیبەت و بوختانەکات ئەوەنە دائنیشێ باسی ئەم و ئەوەکات ئیتر وەکو شێتی لێ دێت ئەو حەسادەتە خەریکە دڵیە تەقینێت بۆیە هەمومان دڵمان توونە بێ جاری وایە من جاری وایە هەر لە خۆمەوە بێتاقەتە بم
ڕوون دەستنوێژێکە هەڵەگرم و دوور کات نوێژەکەم و هەنی ئەپاڕێمە و هەنی زیکرە خوێنم و هەنی قورئانە خوێنم باشە بم باشە ئیتر بێتاقەتە بی تەلەفۆنەکە هەڵگرە لەگەڵ کەسێکی خۆشەویستا قسە بکە بڕۆ سەیری بابەتێکی خۆشکە شتێکی بەسوود بخوێنەرەوە ئەی تۆ لە سوچێکی ماڵەکە تا دابنیشیت و بگریت و هاوارکەی بڵی وەڵای دڵم تو نەیە بەڵێ هەمووان دڵمان تو نەبێت ئەرە وەڵا ناوەڵا بە قسەیان مەکەن و مەیان بن بۆ لای یەک شێخ و مەلایەک و پێویست ناکە خۆت لە ماڵەوە مۆبایلەکە بنێ بن گوێیەوە ئەوەنە قورئان با بخوێنێت چیەکە بزانین چی دێت هیچی لێ نایە بۆ خوایە ئەبورێتەوە هیچی نایە ساف مرتاح لە خۆشیە واکە والله ژن وا هەیە لە خۆشیە خەریکە ماڵە خۆی تێکەدا هیچ کێشەیەکی نییە لە ناو قەسرێکی خۆشە ئەڵێ دڵم تونە خەریکە دڵم شەقەبات ێوایە تۆ سەیری موسەلسەلاتەکەیت سەیری شتی خراپەکەیت برۆ لێ تاتۆ کردووە ئەیتر ڕۆژ ناڕۆژی ئەڵی بۆ ساڵۆن و هەر جارە و قژت بە شێوازی ڕەنگەکەیت و حەجارە و نینۆکێ لە نینۆک دەدەیت و بەڵێ ئەرەوەڵا وەکو چۆن بڵێ بەرنامە و منهەجی شەیطانت هەیە طبعا دڵت تو نەبێ و ناڕەحەتی شەدید